سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ دەنگ و باسا چۆنە؟ ئەییا خوار باش بن. باشە پیاوێتان خۆشە ئەمڕۆ هاتوومەتە گوندەکەیەوە؟ منیش زۆر دڵخۆشم ئەمڕۆ هاتوومەتە ئەم گوندە جوانە. ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ بەقاینتر بیڵێن؟ ئەی ئافەرین یەک چەپڵی قایم و خۆتان لێبن. مناڵەکان پێتان خۆشە سەرەتا چیرۆکێکتان بۆ بخوێنمەوە؟ دواتریش لەسەر چیرۆکەکە هەنێ پرسیارتان لێکەم و دەربارەی گوندەکەشتان هەنێ پرسیارتان لێکەم زانیاری بنێ باشە؟ ئامادەن؟ کەواتە بە بێدەنگی پاڵ بنەوە گوێ بگرن. ڕۆژێک کوڕێکە بێ ناوی ئازاد دەبێ. ئازاد دەرگای حەوشەکەی کردەوە و هاتەوە کوێ؟ هاتەوە ماڵەوە. دایکی و باوکی و خوشک و براگەورەکەی دانیشتبوون. ئازاد بە بێدەنگی خۆی کرد بە ژوورا و ڕادیۆکەی کردەوە و دەنگی بەرز کردەوە و گڵۆپەکانی داگیرسان. کراس و پانتۆڵەکەی داکەن لەسەر قەنەفەکە دای ناو. بیجامەکەی کامەرانی برای لەبەر کرد و بە دەنگی بەرز بە براگەورەکەی وت داوای لێبوردنەکەم کە بیجامەکەم لەبەر کردی. چوو بۆ لای باوکی و دانیشت و وتی بابەگیان لە ڕێگا بە خێرایی یاتمەوە کەوتم و قاچم برینار بوو. باوکیشی پێی وت کوڕم نابێت لە ڕێگایە بە پەلە بڕۆیت ئەبێ ئاگاداری ئادابەکانی ژیان بین. ئازاد وتی بابا ئاداب چییە؟ باوکی وتی بۆ نمونە کە ویستمان بینەوە ماڵەوە پێویستە تەقە لە دەرگا بین و مۆڵەت وەربگرین. کاتی نەناو ئەندامانی خێزانەوە ئەبێ سەلام و عەلەیکیان لێ بکەین. لە ماڵ ڕادیۆیە بە دەنگی بەرز نەکەینەوە. بە ڕۆژ ژوورەکان ڕووناکن و نابێ گڵۆپەکان دابگیرسێنین ئەگەر بە پێی پێویست نەبێ. کاتێک کە خۆمان نەگۆڕین ئەبێ پۆشاکەکانمان دابکەنین و بە عەلاگەکەوە هەڵی واسین کە بۆ ئەو مەبەستە دانراوە. نابێت لە خۆمانەوە بەبێ وەرگرتنی مۆڵەت جل و بیجامە و کەلوپەلی کەس بەکاربێنین. لە قسەکردنە نابێت دەنگ بەرزکەینەوە. ئەم ئاکارانە بکەین تووشی هەڵە و زیان و گوناه و پەشیمانی نابین. ئازاد کەمێک بیری کردەوە و وتی بابەگیان داوای لێبوردنتان لێەکەم. بەڕاستی من کۆمەڵێ هەڵم لە ماوەیەکی زۆر کەما کرد. پەیمان بێ لەمە دوا مافی هەموو کەس و هەموو شتێک وەکو خۆی بەم و ئازادی کەس پێشێن لەکەم. باوکیشی دوعای خێری بۆ کرد و خێزانەکەشی وتیان ئافەرین تۆ کوڕێکی زۆر ژیری هەر بژی. چیرۆکەکەم چۆن بوو؟ خۆش بوو. دە یەک چەپڵەی قایم بۆ من لێبەر. مناڵەکان ئێستا یەک یەمە لاتان و پرسیارتان لێکەم باشە؟ ئەلەند بەڵێ چۆنی؟ چۆنی زیتەڵە؟ دەنگ و باسە؟ وەڵا باش. ئەلەند لە پۆلی چەنی؟ لە پۆلی شەشم. لە پۆلی شەش ئافەرین هەر بژی ئەلەنجان. ئەلەند بەڵێ باشە گوندەکەی وە قوتابخانە تا پۆلی چەنی تایە؟ لە 1 تا 6. 1 تا 6 ئەی باشە گەر دەرچن بۆ پۆلی حەوت چیەکەن واز لە قوتابخانەیەنن؟ نابێ نەخێر ئەبێ هەر ئەبێ بخوێنین. ئەی باشە لەکوێ خوێنن لە پۆلی حەوت؟ کانی گۆران. کوێ؟ کانی گۆران. نزیکە لێتانەوە؟ بەڵێ. بەچی هاتوو چووەکەن؟ بە پاس. پاسانەیە؟ بەڵێ. باشە لە پاسا ئەبێ مناڵی قوتابخانە سەر دەرکات و قیژە قیشکە؟ نەخێر نابێ. ئەیە بێت چۆن دانیشێ؟ ئەوێ بە عەقڵی دانیشێ. بۆ؟ ئاخ لەبەرەوەی شۆفێرەکە بێزار نەکەین؟ بەڵێ نابێ شۆفێرەکە بێزار بکەینەوە بۆی سەری لێ نەشێوێ تووش ڕێدای هاتوچۆ بین. ئەی ئافەرین ئەلەنجیان ئەها مناڵی ژیر چۆنە نابێت دەنگە دەنگکا و نابێت کەس بێزار بکە وایە؟ بەڵێ. یەک چەپڕێ قایم بۆ ئەلەند. ئەلەند بەڵێ. گۆرانی ئەزانی؟ بەڵێ. ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەی. ئاڵاکەم شەکاوەیە هی کوردی چاوساوەیە ئاڵاکەم شەکاوەیە هی کوردی چاوساوەیە ئاڵاکەم 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 ئاڵاکەم. ئافەرین یەک چەپڵێ قایمی بۆ لێبەر. دەست خۆش موبین چۆنی؟ بەڵا باشم زیتەڵە تۆ چۆنی؟ دەنگ و باسی تۆ؟ بەڵا باشم. خزمات چۆنن خزمات؟ بەڵا باشن. ئەوایی باشن؟ بەڵێ.
ئاوایی بڵێ بە خزمان بڵێ زیتەڵات بوو بۆ قوڵقوڵە باشە باشە ئافرین موبین جان موبین بەڵێ باشە ئەوە چییە چواردە ورمانەمووی سپیە وەڵا بەفر باریوە بەفر باریوە بەڵێ من وتم با بچین بۆ قوڵقوڵە هاوڕێیان لەبەر ئەوەی بەفرێکی زۆر خۆش باریوە زەوی یەک پارچە زیوە نەبەر دیارە و نەدرەخت وایە بەڵێ ئافرین موبین بەڵێ ساڵانە لێرە بەفر زۆرە بارێ بەڵێ ئەی باشە بۆ خۆگەرمکردنەوە چی بەکارێنن زۆپای دار سۆپای دار بەڵێ باشە ئێوە دارە برنەوە نەخێ ئەی لەکوێ دار پیاکەن لە بازاڕی کڕین ئەی کڕن بەڵێ موبین بەڵێ باشە بۆچی نابێت دار ببرینەوە لەبەرەوەی زیان بە ژینگە ئەگەێنێت دوای ژینگەکەمان چی لێت پیسە بێت پیسە بێ ئەبێ بە زەویەکی تەخت و ڕوتەنی ناشرین وایە بەڵێ ئەو کاتە بۆ سەیران نەبێ بۆ خۆمان لەو عەرزە بەبێ سێبەریش دانیشین وایە بەڵێ موبین بەڵێ گۆرانی وشت چی و لەبەرە بەڵام مەتاڵ مەتاڵ بەڵێ ئەدی بیڵێ ئەمە چییە بە ڕۆژ ڕووتاوەیە بە شەو گەشاوەیە سەری منە نە ئەی بە ڕۆژ ڕووتاوەیە بە شەو گەشاوەیە بەڵێ بزنە نە قالوەچەیە نەخێر گڵۆپە نە ئەی چییە نوێن نوێن ئادی چۆن ئادی پێم بڵێ ئەی بە ڕۆژ دای ناخەی بەس بە شەو داخەی ئەی ئافرین بە شەو گەشا بە ڕۆژ چییە بە ڕۆژ ڕووتاوەیە بە شەو گەشاوەیە بە ڕۆژ ڕووتاوەیە بە شەو گەشاوەیە ئێدەمنیش کە چوومە گوندێکی ترەوە بە مناڵەکانی وێڵم بزان کەسەی زانێ ئافرین موبین یەکچە بڵێ خای بۆ موبین بیلال بەڵێ چۆنی وەڵا باشم مەی تۆ چۆنی زیتەڵا دەنگ و باسە وەڵام من باشم لەخوا بەزیابێ وەڵا باشم بیلال بەڵێ سەرماو نییە ناوەڵا من جوان خۆم پێچاوەتەوە پێویستە ئێوەش ئاوا بە جوانی خۆتان پێچنەوە باشە بەڵێ ئافرین بیلال لە پۆلی چەنی سوار لە پۆلی چوار باشە پێم بڵێ قوتابخانەکە تا ساردا ناوەڵا سارد نییە وەڵا گەرمە ئەی سۆپاوشت داگیرسێنن لە پۆلا بەڵێ باشە لە پۆلا شەڕەشەقەکەن نە بۆچی لەبەرەوەی ماوەسەکەمان بیزار نەبێ ئافرین بۆی مامۆساکەمان بێزار نەبێ یان بۆ ئەوەی نەکەوین بەسەر زۆپاکەیە یان بۆ ئەوەی نەکەوین و بری ناربین وایە بەڵێ باشە بیلال بەڵێ گوندەکەی ئێوە کشت و کاڵوشتەکەن بەڵێ چیەکەن زۆر تەماتە و پیاز و خیار و شت تەماتە و پیاز و خەیار و ئەوانە ئەی فرۆشنەوە بەڵێ لەکوێی فرۆشنەوە لە بازار لە بازار بەڵێ زۆر باشە بیلال با پرسیارێ لە تۆش بکەم بەڵێ تۆ کاچیتە ماڵەوە یەکسەر خۆتەکەی بە ژوورا بە پێڵاو شتەکانەوە نە ئەیە بێت چۆن پێڵاوەکانت داکەنی ئەیە بێت جلەکانمان هەراوە لەسەر زەوی فرەبەی نە ئەوێ هەڵی واسی ئەی ئافرین هەر بژی بیلال جان یەکچە بڵێ قایم بۆ کاکە بیلال دەست خۆش هەر بژی شەیدا چۆنی وەڵا باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم زیتەڵە ئەی لەخوا بەزیابێ شەیدا بەڵێ لە پۆلی چەنی لە پۆلی چوارم لە پۆلی چوار بەڵێ ئافرین شەیدا بەڵێ چیرۆکەکەم خۆش بوو ئەروەڵا باشە چی فێر بووی لێوەی زانیاری باشە تۆ کە ئەچیتە ماڵەوە هاوکاری خێزانەکەەوەکەی لە پاک و خاوێن ڕاگررتنی ماڵەکەتانە لە قاپشتنا لەو شتانەیە بەڵێ چۆن یارمەتی دایکمانە دێن یارمەتی باوکیشمان دەدەین ئافرین زۆر پێویستە مناڵان هاوکاری خێزانەکانیان بکەن بۆ ئەوەی کەمێک لە ماندوێتی خێزانەکانیان کەم بکەنەوە وایە بەڵێ ئافرین شەیدا بەڵێ حەزت لە گوندەکەی خۆتانە بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە چ دارێکی زۆرتیایە داری بەڕوو ئەو شتانەی تر داری بەڕوو زۆر چاکە بەڕوو ئێن بە ئاژەڵەکانتان نە نایخۆن نە بەڕاستە ئەروەڵا باشە دەگۆرانێکم بۆ غڵەشەیدا دەی ئەی ڕەقیب هەر مامە قەومی کورد زمان نایشکێنێ دانەوێت تۆپی زەمان نایشکێنێ دانەوێت تۆپی زەمان کەس نەڵێ کورد بریدووە
کەس نەڵێ کوور مردووە کوور زیندووە قەنانوێ ئاڵاکەمان زیندووە قەنانوێ ئاڵاکەمان. ئافرین ئافرین ئەربشی یەکسەم لێ قایمی بۆ لێبەر. ئیلینا چۆنی؟ باشم زیتەڵی تۆ چۆنی؟ بەساقەوم تۆ چۆنی دەنگ و باسە چۆن؟ وەڵا باشم. باشی؟ بەڵێ ئیلینا بەڵێ لە پۆلی چەنی؟ لە پۆلی شەشم. لە پۆلی شەشی ساڵێکی درەچیتە پۆلی حاو بەڵێ. وایە؟ بەڵێ ئەچی بۆ گوندیکانی گۆران وایە؟ ئەرۆڵە ئەی ئافرین تۆ باشی لەوانەکانتە؟ وەڵا باشم نەخوا بەزیابێ. ئەی لەخوا بەزیابێ ئێ لەگەڵ کتێب خوێندنەوەی ترا چۆنی چیرۆک و شتی وا خوێنیتەوە؟ وەڵای باشم. یعنی حەزت لە خوێندنەوە؟ ئەرۆڵە ئێدە زۆر باشە بڵێ منیش ئەمڕۆ چی بۆیە ناون بە دیاری؟ چی؟ گۆڤاری پەپولە گۆڤارێکی زۆر بەسوودە ژمارەیەکی زۆر چیرۆکی خۆشی تایە بابەتی سەرنجڕاکێشی تایە زانیاری تایە مناڵان دەتوانن بیخوێنەوە سوودی لێ بینن باشە؟ بەڵێ دەست خۆش بێ. زۆر سپاس بە قوربان. ئیلینا بەڵێ ئەزانی گۆرانێکە بۆ بڵێ؟ وەڵا مەتەڵ. بەتاڵ بەڵێ ئادی هێلکە کات مریشێک نییە پشتی ڕقە هێلکە نییە. هێلکاکە چی؟ مریشێک نییە پشتی ڕقە هێلکە نییە. سمۆرەیە؟ نەوەڵە قازە؟ نەوەڵە کیسەڵە؟ بەڵێ زانیم ئەرۆڵە من چەزیرەکەم ئەیاوار هێلکاکە مریشک نییە پشتی ڕقە هێلکە نییە. پشیلە نییە؟ هێلکە نییە. هێلکەی نییە هێلکە نییە هی کیسەڵە یەکچەم لە قایم بۆ خۆم و بۆ خۆشە. ئافرین ئیلیناگیان دەست خۆش بەیات بەڵێ زیتەڵە چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باشم. ئەوە سەرماو نییە بەیات؟ نە ئەی ئەڵێ چی ئاگر بکەینەوە خۆمانی پێگەر بکەینەوە؟ وەڵا نازانم. باشە تۆ نەورۆزان ئاگرەکەیتەوە؟ بەڵێ بەچی؟ بە دار و شت. باشە ئەبێ ئێمە بەتایە ئاگر بکەینەوە؟ نە بۆچی؟ ژینگەکە پیزەکات و ژینگەکە هەمیە بێ بە دووکەڵ. ژینگەکە هەموویە بێ بە دووکەڵ ئەی لۆتی خۆماچی لێ برا ئۆکسجین نامێنێ. پڕەبێ لە دووکەڵ و ڕەشی وایە؟ بەڵێ ئافری بەیات بەڵێ باشە پێم بڵێ تۆتی لە پۆلی چەنی؟ چوار. لە پۆلی چواری تۆش؟ بەڵێ ئەی ئافری نەربشی بەیات بەڵێ باشە گوندەکەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە؟ وەکو کەروێشک سمۆرە ڕێوی بەراز ئەو شتانە؟ نە هیچی لێ نییە؟ نە کەروێشی کێویشتان نییە؟ نە ئەی باشە چ باڵندەیەکی زۆر لێ ئەم گوندە؟ کۆتر. کۆترتانەیە؟ بەڵێ کۆتری باڵنەخشین بەڵێ وەرە پێکەوە بفرین بەڵێ ئافری یەکچەم لێ قایم بۆ کاکە بەیان. سان بەڵێ چۆنی؟ چۆنە زیتەڵە؟ دەنگ و باسی تۆ چۆنە؟ وەڵا باشم عیبم نییە. ئەحواڵە چۆنە؟ وەڵا باشم. زیتەڵا لە کێوە ناسی؟ وەڵا لە ماوەی منداڵان. ئافرین کەواتە تۆ سەیری ماوەی مناڵانەکەی؟ بەڵێ باشە پێم بڵێ سان بەڵێ پێویستە مناڵان سەیری ماوەی مناڵان بکەن زیاتر یان سەیری مۆبایل و ئایپاد و تابلێت بکەن؟ ماوەی منداڵان. ئافرین بۆچی؟ موبایلاتوانە شتی خراپیتیان چونکە ماوەی منداڵان شتی خراپیتیان نییە. ئافرین کەواتە بە هاوڕێکانە بڵێ پێویستە سەیری ماوەی مناڵانی کورسات بکەیت لەبەرەوەی بەرنامەی زۆر سوودبەخش و سەرنجڕاکێشیانەیە باشە؟ بەڵێ ئافرین یەکچە بڵێ قایم بۆ کاکەسان. محەممەد چۆنی محەممەد ئارام؟ بەڵێ من باشمەی تۆ چۆنی زیکەڵە؟ دەنگ و باسە بەڵێ باشم. ئەی ئەخوار باشبی محەممەد جان. محەممەد بەڵێ محەممەدێکی تریشی تایەرە وایە؟ بەڵێ ئێوە هاوڕێتی یەکتریەکان؟ بەڵێ چەند هاوڕێوەیە لە گوندەکەیە؟ وەڵا زۆر. زۆر ئێرەڵە هەمووتان بێکەوە چم بۆ قوتابخانە؟ بەڵێ ئەی باشە شەڕە تۆپەڵە کرد؟ ئێرەڵە ئەی شێرە بەفرینە و دروست کرد؟ بەڵێ شێرە بەفرینە و لەسەر شێوەی کێ دروست کرد؟ وەڵا هەر شوینی ئاسایی. ئەی بۆ شێرە بەفرینە و لەسەر شێوەی من دروست نەکرد؟ وەڵا نازانم. لەبەرەوەی منە بیر نەبوو؟ بەڵێ لەبەرەوەی منە بیر نەبوو؟ ئێرەڵە دەگلەی بێت تەواو من ئەوڕێتی تۆ ناکەم عاجز بوو. محەممەد بەڵێ ئەم جارەکە بە فرماری شێرە بەفرینەیە دروستەکەی لەسەر شێوەی من؟ بەڵێ بەڵێن بێ بەڵێ من دە باشە زای چی بکە؟ چی؟ بینێرە بۆ پەیجەکەمان
پیجی زیتەڵا دوایی ئەمەشدایە بەزێنین و سپاسی تۆکەی باشە ئافرین محەممەد لە پۆلی چەنی 4 لە پۆلی 4 بەڵێ. باشە حەزل لە چه وانەیەکە زۆر وەڵا بیرکاری حەزل لە بیرکاریە بەڵێ باشە 3 بەڵێ کەڕەتی 2 ئەکاتە چەند 6 ئەی ئافرین یەک چۆ بڵێ قایمی بۆ لێبەر هەر بژی محەممەد جان محەممەد بەڵێ گۆرانیە شتێکم بۆ ناڵێ وەڵایی بەڵێ دەی وەرزش زنگێکی گەشە شنگی دەست و قاچ و لەشە نەخۆشی بێزی و سستی تیمی وەرزلی بەشە گەنجان قوتابیانی زرنگ وەرزش وانەیەکی گرنگ بەرگی بێزاری دادڕن هەڵمەت بەرن وەک بڵنگ یاری و ڕاهێنانی جوان لە کاتی ئێوارە و پێیان بیکەم بەخوو تاکمان هەل نەدۆڕن لە ژیان ئەفرین یەک چۆ بڵێ قایمی بۆ لێبەر هەر بژی دەست خۆش محەممەد پشتیوان بەڵێ چۆنی تۆ چۆن دیزڵە دەنگ و باسە چۆنە باشە باشی باشم محەممەد لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 بەڵێ ئافرین هەر بژی محەممەد بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکەن بەڵێ چه ئاژەڵێکتان زۆرەیە مانگا مانگا ئەی مەڕوو بزن ئەوانیشوانێ باشە ئەی ئەتوانی پێم بڵێ شیرەکانیان چی لێکەن شیر شیرەکانی ئەیکن بە پەنیەکن بە ماست ئەی ماسەکە هەمووی خۆتانی خۆنیان ئەشی فرۆشنەوە ئەشین فرۆشنە زۆر باشە ئافری محەممەد گۆرانیە زانی بەڵێ ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ بەف بە ئەلەم بەفرە باریوە زەوی یەک پاچزیوە نەبەت دیارە نە دراخ هەورازی بەز و سەخە هەمووی لە بەفراکە بە بەسرێ بێچمە مداڵە دیاریگە جێ یاریمان دیاریگەی دەی گۆش منە دووبەرە هێرە ژوەر هیوە هیوەوەرە هێرە تۆ بە خرگە گوێرزگای پێسڕکە هەمەی پێسڕکە ئافرین یەک چۆ بڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش دینا چۆنی دینا زیتەڵا چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم دینا گیان بەڵێ لە پۆلی چەنی 4 لە پۆلی 4 بەڵێ ئافرین دینا بەڵێ ئەو دەنگت چییە کە ئەڵێ قیق ئەوە کامە جولیە قاز قاس ئافرین ئێوە قاز و مریشکۆوانە بەخێوەکەن نا ئەی دەکەتانە خەڵک بەخێویەکە بەڵێ باشە قاس هێلکاکە یان شیری هەیە هیل کاکە هێلکاکە بەڵێ ئەی ئافرین هەر بژی باشە تۆ ئاژەڵە خۆشەوێ بەڵێ ئەی باشە کە بە فرباری خواردنێ بۆ چۆلەکە و کۆتر و شتیوان بەڵێ بۆچی لەبەرەوەی ئەوان کە بەفرەبارە خواردنیان دەست ناکە بێ ئێمە بیانینێ ئەی ئافرین هەر بژی پێویستە ئاوا ئاژەڵانمان خۆش بوێ ئەبێ خواردنیان بۆ ڕۆکەین ئەبێ ئاویان بۆ دانین وایە بەڵێ ئافرین دینا گۆرانیە زانی بەڵێ ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ I am a Kurdish Peshmerga ready to go to battlefield. I am a Kurdish Peshmerga ready to go to battlefield. With my life into all the property, I will protect fine life until I will never cheat. I will sacrifice my life. I'll abandon my weapon. Till I win victory or death. This beautiful of Kurdistan is a paradise on the earth. This beautiful of Kurdistan is a paradise on the earth. The life for the Kurdish only, suffering and is killing. The life for the Kurdish only, suffering and is killing. I'll abandon my weapon till I win victory or death. I will never live as slave as is full of shame as curse. I will never live as slave as is full of shame as curse. Until I will libertini, I'll sacrifice my life. Until I will libertini, I'll sacrifice my life. I'll abandon my weapon till I win victory or death. ئافرین باشە دینا ئەمە لە کوێ فێر بووی لە مەکتەبەکەی خۆم ئەدی باسی چییەکە گۆرانی من پێشمەرگەی کوردستانمە بە ئینگلیزی ئافرین
باشە تۆ ئینگلیزی و حەز لێیە بەڵێ. ئەدی what's your name My name is Dina. ئافرین دینا گوت ئەی تۆ بە من بڵێ ناو چییە What's your name? my name is زیتەڵا Very good. oh thank you my friend باش بوو ئینگلیزیەکەم بەڵێ. ئافرین یەکچە بڵێ قایم بۆ دینە گیان هەر بژی دینە پێویستە مناڵانەوە بەدەر لە زمانی خۆیان بە زمانی تریش فێری گۆرانی بێن زمانی تر بزانن بۆ ئەوەی پەیامەکانی خۆیان بگێنن بە جیان باشە باش. هەر بژی دینا یەکچە بڵی تری بۆ لێبان پەروانە چۆنی باشم ئەی تۆ چۆنی زیتەڵە دەنگ و باسە چۆنە وەڵا باشین ئەی ئافەری پەروانەی گیان پەروانە لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 بەڵێ ئافەری نەربژی پەروانە بەڵێ باشە واتای ناوی قوڵقوڵە لە چیەوە تۆوەکو بزانی لەسەر چاوەی کانیاوێکە کە هەڵ ئەوقڵێت سەرچاوی کانیاو بەڵێ یعنی ئێرە ئاوی هەیە بەڵێ ئەی ئاوەکەی باشە زۆرە بەڵێ ئەی لە هاوی ناوشکەکە نا لەخوا بە زیابێ زۆرم پێخۆشە کە ئەوە بەردەوام ماوی هەبێ ئەی باشە ئەوەکەی بۆ خواردنەوە بەکارێنن بەڵێ ئەی باشە ئەبێ ئێمە ئەو بەفی ڕۆبین نەخێر بۆچی لەبەرەوەی دوایێ ئەو نامێنە بێ زۆرتر ئەو بە فیڕۆنەی ئافرین هەر بشی یەکچە بڵێ قای بۆ پەروانەکیان پەروانە بەڵێ ئەزای گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ دەی من شعرم ئامادە کڕوە فەرموو ئەی لەم بەفرەباری وا زەوی یەک پارچەشی وا نەبەر دیارە نادراغ لە نەهەورازی بەرز و ساخت هەمووی لە بەفرا چپان بێسروێ و بێکپا من یاریکەن جێ یاریتان دیاریکەن هێر ژوەرە هێ من بڕۆ هیوا تۆپەڵی خڕکە پەروانەی پێسەکە دەستخۆش پەروانێکیان هەر بەشی ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێ من ئافرین هاڤین بەڵێ چۆنی باشم. دەنگ و باسە چۆنە باشم. هاڤی لە پۆلی چەنی سێ. لە پۆلی سێ بەڵێ. ئەی پار لە پۆلی چەند بووی پار لە پۆلی 2. ئافرین هاڤین بەڵێ. پێم خۆش هاتم بۆ گوندەکەتان بەڵێ. ئادی بەدەنگی بەرز بڵێ سیدەڵا بەخێر بێ بۆ قوڵقوڵە زیتەڵە بەخێر بێ بۆ قوڵە. ئافرین هەناوەکانمان نزیکە لەیەکەوە زیتەڵە و قوڵقوڵە وایە بەڵێ. بۆیە ئەم گوندە ماڵ بژار مناڵانی ئێرەم زۆر خۆشەوێ زۆر پاک و خاوێن و زیرەک و جۆراڵن وایە بەڵێ. پەروانە ئافو هاڤین تۆ بەڵێ. پەروانە و خۆشەوێ بەڵێ. باشە یاریەکەن بێکەوە بەڵێ. چی یاریەکەکەن زۆر مناڵانی گوندەکەتان یاری کچەکان یاری چیەکەن کچەکان یاری ماڵە باجێنە. ماڵە باجێنە چێشتە قوڵە و چاڵێ ناکەی بەڵێ. ئافرین هەر بشی هاڤین بەڵێ. ئەدی گۆرانێکم بۆ بڵێ ئەی ڕقیم هەر ماوە قەومی کورزمان نایشکێنە دانەمی تۆپی زەمان. بەڵێ. دایشکێنە دانەری تۆپی زەمان کەس نەڵێ کورد کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان هەیڕقیم هەر ماوە قەومی کورزمان نایشکێنە دانەمی تۆپی زەمان. ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێ بە هەر بشی دەست خۆش ڤالیا بەڵێ. چۆنی باشم. دەنگ و باسە چۆنە باشم زیتەڵە باشم. ئەی یاخوار باشبی ڤالیا لە پۆلی چەنی 2. لە پۆلی 2 بەڵێ. ئافرین ڤالیا بەڵێ. باشە لە قوتابخانەکەتانە وانەی هونەرە خوێنن بەڵێ. مامۆسای هونەرتانەیە بەڵێ. فێری وێنە کێشانتانەکە بەڵێ. ئەی تۆ لە وێنە کێشانە باشی بەڵێ. باشە ئەی بۆچی ڕۆژانە بۆ خۆ نایتە ئەم شوێنە جوانە وێنەی گوندەکەتان کێشی آخر من وێنەی گوند نازانم. نازانی نا. باشە بێ هەوڵ بەی وردە سەرەتا پەنجەرە دروستکە دوایی دەرگا دواتر بەرد دواتر خانووەکە هەمووی وایە وایە. ئەبێ سەرەتا لە بچووکەوە دەست پێ بکەی هەتا وردە ئەتوانی وێنەی گوندەکەتان بەتەواتی بکێشی باشە باشە. ئافرین ڤالیا بەڵێ. گۆرانیە زانی بەڵێ. ئەتی گۆرانێکم بۆ بڵێ تووکی خۆ دەربێنە بریا بە مۆر ڕێنانای خدای لەبێنە پێ تووشە گەرپێت ڕستکەی بۆشە ئایندە تێشەکە شت کە بەڕستەوی وا بمەستا. ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێ بە
دەست خۆش هەر بژی ئایلند آه جوانی باشم دەنگ و باسە ئایلند نەچوویتەتە قوتابخانە با لە قوتابخانەی نا من نەزانم ئەوەکانە وتیان هێشتا ساڵێکی ماوە بچێتە قوتابخانە وایە آوايا حەزەکەی بچیتە قوتابخانە أنا والله ئافرین یەکچە بڵێ قای بۆ ئایلند هەر بژی ئایلندی بچکۆلا بەو یوای بکە تۆش بتوانی ساڵێکی تر بچیتە قوتابخانە و لەوانەکانتان زۆر باشوی باشە ئافرین مەیلی چۆنی باشم زيت رأيته توني دەنگ و باسە چۆنە باشم باشی بلا مەیلی لە پۆلی چەنی سي لە پۆلی سێ بلا ئافرین مەیلی بلا باشە پێم بڵێ تۆ لە کاروباری قوتابخانەیە هاوکاری ئەو کەسانەکەی کە قوتابخانەکە تا پاکەنەوە بلا ئەی باشە کە ژوورێک پۆلێک پیس بوو هەوڵەی پاکیکەیتەوە بلا بۆچی بۆ ئەوەی قوتابخانەکەمان بە پاک و خاوێنی بمێنێتەوە ئافەری نابێ بێڵێ قوتابخانەکەمان پیس بێ دوایی وامان لێ تااقەتی خوێندنمان نابێ وایە بەڵێ ئافەری مەیلی بەڵێ ئەزای گۆرانێکە بۆ بڵێ بەڵێ دەی وەرزش وەرزش وەرزشە سودمەند و جوانی لەشە دەست بۆ ڕاست دەست بە چەپ تۆپ هاتەوە یەک و دوو سێ و چوار دەی گۆڵ کە هاوڕێ نازار گۆڵ بۆ تیپی گرج و گۆڵ 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 ئافرین هەر بژی یەکچە بڵێ قایمی بۆ لێبە مناڵەکان پێتان خۆش بوو لە گوندەکەتانان بەرنامەیەمان تۆمار کرد زۆر باشە کەواتە ئەبێ بەڵێنم پێبەن تابلێت و مۆبایل و ئایپاد و شتانە بەکار نێنن لە بریەوە سەیری ماوەی مناڵانی کورسانکەن باشە ئەبێ بەڵێنیشم پێبەن کە لە کاتی بەفر و بارانە پۆشاکی گەرم لە بەرکان بۆچی ئافرین دواتر نەخۆشەکەون واتان لێ کە نەتوانن بچنەوە بۆ قوتابخانە باشە ئافرین بەڕاستی من زۆر دڵم خۆش بوو لەگەڵێوەیە ئێوە کۆمەڵێ مناڵی زۆر ژیری گوندی قوڵقوڵە بوون هەر بژین هەتا بەرنامەیەکی تر و کاتێکی تر و گوندێکی تر بەخواتان ئەسپێرێ خواتان لەگەڵ خواحافیز